کەواتە بە گوێمان لە تێکستێکی جوان و ڕێک و تایبەتی ڕامیار بێت بە دەستپەنجەی ئالان پێشەوە فەرقتانی من پێشەوەی دەست بەو تێکستەکەم حەزەکەم ڕوونکردنەوەی بەم لەسەر ئەم شارە و بەڕای من ئەم شعرە لەسەر ئەوە دامناوە کە لە 2 ساڵی ڕابردووی ترا چارەنووسی کورد چۆنە بێ و بەڕای من ئاخر قەتارە گەرم جارە کورد نەتوانێت بگا بەو قەتارە بەڕای من نەگناوێ بە دەوڵەت لە ناو مێژوو شای سڕنەوە. شعری سیاسیش ئەنووسی؟ بەڵێ بەس شارەکەم سیاسی و نیشتیمانیە. بەڵێ باشە با گوێمالی بێ زۆر باشە. کوردستان تا کەی وێ سەرپەرشتی چەند قەتار ڕۆیشت تۆ پێی نەگەیشتی چی تاڵی سوێریە دوژمن پێی چەشتی نەگەیشتیە کەسێ بەرز بێ ڕەوشتی گەورەم بۆ قوتت بگرێ بە مشتی بیدا بە باخ و تەلار و کەشتی بە کوشتت بدا بڵێ بەهەشتی با کورد تێبگا گەورە و درشتی کەسێ هەڵژێرن بەرز بێ ڕەوشتی ناوبانجی پاک بێ بە پشتا و پشتی چەندین ڕۆڵەی کورد لە شاخ و دەشتی هیچ کەس نەیزانی چۆن مرد کێ کوشتی کوردە یەک بگرن یەکبوون دەوایە ڕق و چینەی کۆن بدەن بە بایە گەلی یەگرتوو لە بەرزیدایە دوژمن بەزەی پێتانە نایە دوژمن پێکەنێ ژەهریشی تایە دەی فرەچۆخا دایم کۆتایە هەر زۆر و خێوە ڕەشەبایە بۆیە هاوارم بۆیە گرتنە پەرتەوازیتان دەرگای مردنە. ڕامیار نەگریایتە من بە کەڵکی گریان نام وەڵایی بەحەقەت من کە ئەو شارانان وسم خۆم لە سەر یەگری مەزای چۆنە ئێمە ئەو ڕۆژانەمان بیرەکێتەوە کە چەندین هەلی سیاسی جوانمان هاتە دەست نەمان کردووە ئێستاش ئێمە لەوە ئەترسین کە ئەم جارە شتێ بکەین خیانەتێکی زۆر لەوە گەورەترمان بەسەر بێ ئەم جارە نەتوانین لە ژێر ڕێکێفیا دەرچین و وەزعمان لە ئێستاش